بەڵازان خۆشەویستانمان لا چاوەری دوین بەرنامەکەماندا بابەتێکی دیکە بابەتێکی گرنگمان هەیە هەر پەیوەست بە ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕووی داوە لە هەرێمی کوردستان لە بەشێک لە شار و شارۆچکەکان بینیمان کە خۆپشاندان و پشگیریکردن لە کوردان بەتایبەت کوردانی ڕۆژئاوا بوونی هەبوو بەڵام هەندێک کەس هەندێک میدیا بەڕاستەوخۆ ناڕاستەوخۆ هێرشیان کردە سەر پیرۆزیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بە پاسایەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلامە مافەکانی کوردەخوا زوڵم و ستەم لە کورد کراوە هەر کەسێک هەر لایەنێک هەر دەسەڵاتدارێک بە هەر پاسایە بە شتێک هێرش دەکاتە سەر لایەنێکی دیکە یاخود نەتەوەیەکی دیکە ناکرێت ئاینی پیرۆزی ئیسلام خەتابار بکرێت یاخود سوکایەتی بکرێت بە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە بەردەوام لە ڕابردوودا لە مێژووی گەلی کوردماندا هەر ئەو کەسانی کە ئاین پەروەر بوون هەر ئەو کەسانی کە مامۆستای ئاینی بوون زانای ئاینی بوون وەک ئەرکێکی نیشتیمانی دژی زوڵم و ستەم وەستاونەتەوە بەرگریان لە نیشتیمان و بەرگریان لە کورد کردووە ناکرێت ئێستا ئەمانە فرامۆش بکرێت و ئاینی پیرۆزی ئیسلام خەتابار بکرێت گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین و گرنگترین ئەو پرسانە گرنگترین و بابەتانە باز دەکەین کە گرنگە کە کۆمەلگای ئێمە هۆشیار بێت بۆی کە لەوانەیە دەستێک یاخود ئامانجێک لە پشت ئەم بابەتانەوە هەبێت بۆی بۆ هەموو لایەکمان ڕوون بێتەوە گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک باوەڕ ئەحمەد چالاکوانی کۆمەلگای مەدەنی کاک باوەڕیان زۆر بەخێر بێ زۆر سوپاس کاک باوەڕ زۆر سوپاس بژین کاک تێڕوانینت بۆ ئەم خۆپشاندان و پشگیری ئەم دوایی کە کرا لە بەتایبەت شاری سلێمانی دەوروبەری بۆ ڕۆژئاوا لە پارێزگای هەولێر چۆن ئەمە بینی تا چەند گرنگە ئەم پرسە و بەرگریکردن لە نیشتیمان و وەستان و دژی هەر زوڵم و ستەم دەرحەق بە میلەتەمان نەکرێت بەڵێ بەناوی خۆی گەورە سڵاو لە بەڕێستان و لە بینەرانمان لە هەر کوێیەکان لە بیسەرانمان بە شێوەیەکی گشتی لە تەواوی کوردستان دیارە ئەوەی لە ماوەکانی ڕابردوودا بینیمان ئەتوانین بڵین لە چەند لایەنێکەوە خوێندنەوەی بۆ دەکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی ناوخۆیی و بەتایبەت لە نێو کۆمەڵگەی کوردیدا وا دەزانم بە شێوەیەکی گشتی بەتایبەتر لە سەرەتاوە قۆناخێکی نوێ بوو بۆ یەکخستن و کۆدەنگی لە نێو با بڵێن گەلی کورد بە شێوەیەکی گشتی لە تەواوی پارچەکان و لەگەڵ با بڵێن خەڵکی کورد لە وڵاتانی دەرەوە لە وڵاتە بیانیەکان ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو جۆرێک لە کۆدەنگی هێنایە ئاراوە کە بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا بینی بوومان ئەم کۆمەڵگایە تووشی شەقبوون و لێکترازان بوو بۆ هۆکارێک بۆەوەی خەڵک دڵی خۆش بێ کە فرسەتێکی زێڕینە بۆ ئەوەی کۆدەنگی کوردی دروست ببێ لە نێو گەلدا نەک لە نێو سیاسیەکان تەمانەوەی ئێمە باسی دەکەین لە نێو گەلدا ئەم دۆخە هاتۆتە ئاراوە بەڵام بەداخەوە بینیمان لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا وەک بڵێ ئەسڵی ناخی هەندێک خەڵکمان بینی بەهۆی ئەم بابەتەوە بەرامبەر ئاینی پیرۆزی ئیسلام کە لە جۆرێک لە توندی و زیادە ڕەویان هەبوو بەرامبەر ئاینی پیرۆزی ئیسلام ئەمە مۆدێلێکی زۆر خراپە کاتێک کۆدەنگیەک دروست ئەبێ هەوڵ و ئیرادەیەک هەبێ میدیای بۆ بەگەڕ بخرێ تەمویل بکرێ بۆ ئەوەی ئەم کۆمەڵگایە شەق بکە اینجا ئێمە هیوادار بووین بەڕاستی ئەو خەڵکەی کە بەکارهێنراون بۆ ئەوەی کۆمەلگا لە بکەن و هێرش بکەنە سەر ئاینی پیرۆزی ئیسلام دەبوو ورتر بن لە بروی ئەوان خۆیان دەبینن لە ناو خۆپشاندانەکانە پڕێتی لە خەڵکی موسڵمان و پابند مامۆستایانی ئاینی لە زۆربەی شوێنەکان مامۆستایانی ئاینی پێشڕەویان کردووە و ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی کورد دەبینین هەمیشە مامۆستایانی ئاینی خەڵکی پابند ڕۆڵیان بینیوە لە بزوتنەوە و ڕاپەڕینە کوردیەکانە ئێمە بۆ خۆمان دیارەکە بەڕێزان لە کەناڵی پێیان پەیوەندیان پێوە کردم وتیان حەزەکەین تۆ کوڕی شەهیدی و لە ئاوەرەیدا لەدایک بووی حەزەکەین قسەیەکتان هەبێت بەدڵنیایەوە کاتێک مفەکەرەی هەر کەسێک دەکەیتەوە لە هەرێمی کوردستان دەبینی هەر لاپەڕەی هەر ڕۆژە و لە شوێنێک بوون ئەمە پێمانەڵێ خەڵک لە هەرێمی کوردستان و بەتایبەتتر خەڵکی ئیسلامی و پابند بەهۆی ئەو ستەمانەی کە بەرامبەر میلەتی کورد کراوە بەهۆی ئەو لە بەرامبەردا ڕاپەڕۆین و بەرخۆدانانەی کە خەڵکی ئیسلامی کردوێتی تەنانەت تووشی کۆچکردن و بەجێشتنی وڵات بوونەتەوە دەبینین هەر منداڵە و لە شوێنێکی هەرێمی کوردستان و لە منتیقەیەک لەدایک بوو ئەمە پێمانەڵێ بەهۆی ئاوارەبوونی ئەم میلەتەوە بەڕاستی بە بەو جۆرە خێزانەکان وەک بڵێ لێک دابڕاون و دوور کەوتونەتەوە هەر کەسیان لە شوێنێک ئەمە دۆخێکی خراپی هێنا ئاراوە کە بینیمان ئەم مێژووە سەنگینەی کورد
کە خەڵکی مسلمان و پابند تەسحیەتی ئەداوە ئەمڕۆ دەبینین بەڕاستی ئیرادەیەکێ بۆ ئەوەی ئەم مێژووە بسڕێتەوە ئیرادەیەکێ بۆ ئەوەی ئەم کۆمەڵگایە بەرەو ئیلحاد و بەرەو بەلا ڕێدابردەدا بەرێ بۆ ئێمە حەقی خۆیەتی بترسین و بە گومان بین لە ئەو کۆبوونەوە ئەو بەرنامانەی کە دەکرێ چونکە دەرئەنجامەکەی ئەگەر ئێمە مامەڵەی لەگەڵ بکەین دەبینین تەجاوزکردن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی نامۆیە هەموو هەوڵک دەدرێ بۆ ئەوەی بەرگی تیرۆریست و هەندێک شت بکرێ بەبەری خەڵکی ئیسلامیدا هەر کەسێک ڕێشیە بوو تیرۆریستە نەخێر بە ئێمە بین وێنەکە گەورەتر ببینین ئەسڵەن کاک دانیار بابزانین مەعایرەکان چین لە دنیادا بۆی تۆ تیرۆریستی پێ بناسیتەوە دەبینی خەڵکی سفی لە کوژێ دەبینی نەخۆشخانە و قوتابخانە دەڕوخێنێ ماڵەکان دەڕوخێنێ سەرچاو ئاویەکان کوێر دەکاتەوە ڕێگرە لەوەی خۆراک بە دانیشتوانی ناوچەیەک بگە ئەی لە دنیادا چێ ئەوەی ئێستا بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانەکە ئەوە ئیسرائیل و ئەمریکایە نەخێر ئەوەی کە تیرۆریستی گەورەیە ئیسرائیل و ئەمریکان کە دەبینین هاوڵاتی سفیل ژن و منداڵ ئەمانە ناتوانن لەژێر بۆمبارانی ئەوانە بۆ حەوێنەوە بۆیە لە هەرێمی کوردستانیش بەڕاستی دەبینین شاگردەکانی ئەوان بەداخەوە کە خەریکی ڕفاندنی خەڵکن کە خەریکی کوشتنی ڕۆژنامە نووسێن وانە یعنی ئەمانە پێمانەڵێ کێ تیرۆریستە ئەو مۆدێلی کە لە دنیادا تەمویل کراوە و پارەی بۆ دابین کریا و مەکینەی گەورەی ئەعلامی بۆ خراوەتە گەڕ بۆی تۆ تیرۆریست نەناسیتەوە بیدەن بە ملی خەڵکی تردا بەڕاستی ئەمە زۆر خەتەرە بەڵام ئەلحەمدوللیلا ملەتی کورد بە شێوەیەکی گشتی زۆرینەکەی شوناسێکی ئیسلامیانەی هەبووە و ئەو بیر و مۆدێلانە نامۆن بە کۆمەڵگەی کوردی نەخێر خەڵکی مسلمان نامۆ نییە ئەوەی کە نامۆیە بە زۆرینەی کۆمەڵگەی کوردی ئەو مۆدێلەیە کە دەیەوێ ئیلحاد بکە بەڕێبەری خۆپیشاندانەکان و دیفاعکردن لە قەزیە نەتەوەی ڕەنگە ئەو لە هەندێک شتا توانی بێتی زیاتر لە من دەرکەوێ ئەویش بازرگانیکردن بێ لەگەڵ ڕێکخراوە تیرۆریستیەکان ئەویش فرۆشتنی نەوت و قاچاقچێتی بێ لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە بە تیرۆریست ناو دەبرێن لە دنیادا بۆیە ئەوانن مامەڵەیان کردووە لەگەڵ تێرۆریستان و ئەوەی کە قەزیەی ئیسلامی و شوناسی کوردی پاراست و ئەتوانین بڵین پێش هەر کەس پابەندی ئاینیەکەی ئێمە بووە کەوامان لێ دەکا بەڕاستی پاڵپشتی هەموو زوڵم لێکرای بکەین حەزەکەم پێ بڵم خەڵکی ئیسلامی یعنی کاتێک بڕیاری داوە پاڵپشتی خەڵکێک بکە لەسەر ئەساسی ستەم و وەزاڵمێتی بۆ ئەوەی ستەمی لێکراوە پشتیوانی لێکراوە هەر کەسێکیش زاڵم بوو بێ بە هەر ناوێک و هەر مۆرکێک و هەر ئایدۆلۆژیایەک بەڕاستی لەلایەن خەڵکی ئیسلامی و دژایەتی کرا خەڵکی ئیسلامی بە ئیبادەت و بە ئەرکی ئاینی ژەیبینی ئەم بابەتە بەڵێ بە دڵنیایی و لە بەروی هەر ئاینی پیرۆزی ئیسلام هانمانەدا بۆ ئەوەی کە ئێمە بەرگری بکەین لە خاکی خۆمان کاکار کەسێک لەسەر خاک و نەتەوە و شەڕەف و کەرامەتی خۆی بکوشرێ شەهیدە ئەی دیفاعکردن لە قەزیەکی ئاوا گەورە کە ئێمە نەتەوەی کوردین بەرگری لە مافەکانی خۆمان بکەین بە دڵنیاییەوە دیارە هانمانەدا بۆ ئەوەی ئێمە بەرگری بکەین بەڵام ئەگەر بەرگریکردن لە نەتەوە بریتی بێ لەوەی تۆبەی لە سەنگەری ئیلحادەوە بە دژایەتیکردنی ئیسلام وابزانی بەرگریت لە نەتەوەکەت کردو ئێمە دژی ئەوەین بەڕاستیەوە بە دەنگێکی دلێرانە ئەڵێن دژی ئەوەین تۆ بتەوێت بە ناوی کرانەوە ئیلحاد پاڵپشتی قەزیی کوردی بکەین نا من ئەزانم تۆ خەریکی بازرگانیکردنی و ناتوانێت ڕخنە لە ئاینی پیرۆزی ئیسلام بگریت دەتەوێت لەم ڕێگایەوە کۆمەلگا چاواشە بکەیت و ئەمە خەتەرێکی گەورەیە بەڵام خۆشبەختانە ئێستا کۆدەنگێکی گەورە هەیە بەڕاستی بە فرسەتی ئەزانم هانی هەموو هاوڵاتیان بدەین لەسەرەوەی کۆدەنگ بن خاڵە هاو بەشەکانی یەکتر بدۆزنەوە و ئێمە ڕێزی کەرامەت و تەسەور و ئایدۆلۆژیای ئەوانمان گرتووە احتراممان لێ گرتووە تەجاوزمان بۆ سەری نەکردووە دەبێ ئەوانیش بزانن ملەتێکی کوردی زۆرینە مسلمان ناتوانن پەنجەی بۆ درێژکەن لەبەرەوەی بینیمانە یعنی ئەوە وەک بڵێ شاخی خۆیان ناتوانن گیر بکەن لەگەڵ ئەو قەزیەدا و بۆیان ناچێتە سەر و شتێکی زۆر خراپە ئاشتی کۆمەڵایەتیان لە نێو خێزانەکاندا شێواندووە بە ناوی بەرگریکردن لە قەزیە نەتەوەی زۆر باشە تێکەڵکردنی لایەنی نەتەوایەتی و نیشتمان پەروەری بە لایەنی ئاینی ئامەچ کاریگەرێکی خراپ لەسەر کۆمەلگا دروست ئەکات وەروە ڕۆڵی چالاکوانان لەم نێوەندەدا چییە؟ بەڵێ ئەگەر تێکەڵکردنەکە تێکەڵکردنێکی تەندروست بێوەکەوەی ئێمە بانگەشەی بۆ دەکەین کە دەبێ ئێمە پاراستنی نەتەوەکەمان لەگەڵ ئەرکە ئاینیەکانمان و پابەندی ئاینیەکانمان تێکەڵ بکەین و پێکەوە بەرگری لێ بکەین ئەمە مای خۆشحاڵیە بەڵام تێکەڵکردنی بۆ بەلا ڕێدابردننی ئەمە پێمانەڵێ ئاشتی کۆمەڵاتی خاتەمە ترسیەوە لە هەرێمی کوردستان و ئیشێکی خراپە خەڵکی زۆر وەک بڵێ ناودار و بەناوبانگم بینیوە لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا لە سوشیال میدیا باسیەوە دەکا وەرن با هەر خەڵکی ئیسلامی
سڕ بکەین بابێن تەنانەت بەهێز ڕوبەڕوویان بینەوە آخر بۆ ئەمە پێمەڵێ کەواتە گومانم لەو شۆڕشەش بۆ دروستە بێت کە ئەوەی کە گومانم بۆ دروستە بێم شۆڕشەی ئەو دەستی داوەتی بۆ سەرخستنی نەتەوە نیە ئەو شۆڕشەی ئەو بانگەوازی بۆ دەکا بۆ جیاتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلامە بەڵام گوتم ڕاستەوخۆ ناتوانێت ڕوبەڕووی ئاینی پیرۆزی ئیسلام بێتەوە دەزانێت کۆمەلگاکە کۆمەلگایەکی وشیارە کۆمەلگایەکی پابندە بۆیە لەو ڕێگایەوە وەک بڵێ خەتوکەی عاتیفەی خەڵکەدەن بەڵام الحەمدولillah ئەمڕۆ کۆمەلگا بە شێوەیەکی گشتی وشیارە میدیای کارایی کاریگەری وەک پەیام و هاوڕەکانی هەیە کە دەتوانن ڕۆڵیان هەبێت لە ساختکردنەوە و ڕوونکردنەوەی ئەو وێنەی کە دەیانەوێت تێکەڵی بکەن بۆیە تێکەڵکردنی بە مۆدێلە خراپەکە ئاشتی کۆمەڵایەتی دەخاتە مەترسیەوە بەڵام تێکەڵکردنی بۆ پارێزگاریکردن لە بەهای پیرۆزی ئاینی پیرۆزی ئیسلام و دابینکردنی مافە یاساییەکان و مافە شەرعیەکانی نەتەوەی کورد بەڕاستی مای خۆشحاڵێ و دەبێ هەموو کۆشی بۆ بکەین و ڕۆڵی تێدا ببینین و دوانەکەین و بە ئەرک و واجبی خۆمانی بزانین کاک باوەڕ شتێکی خەتەرتر شتێکی ینی زۆر ناخۆشتر هەیە لە کۆمەلگای ئەمەیە ئەوەیە کە بۆ نەمنەگەن لە سوۆشیال میدیاکەی خۆمایان نەچوومە خۆپشاندان و بەرگریکردن لە کوردانی ڕۆژاوا من بە تیرۆریزم ناوزەند بکەی من بە دژایەتی کورد ناوزەند بکەی بۆی کە من بۆیە نەهاتووم یان لەگەڵ ڕایەکەی توانیم ئیدی من لەبەرەی ئەولام لەبەرەی ئەوەی کە زوڵم مستەمەکە ئەکە ئەمە چۆن چ خەتەرەیەکە ینی لە کاتێکدا لەوانەیە هەر موسڵمانانن هەر ڕێکخراوە ئیسلامیەکان بە خێرایی خواردن و پاریان گەیاندە ئەو شوێنانە بەڵێ ئەوەی ئەو تەسەوڕەی هەیە کاک دانیان لەگەڵ ئەو پەڕی حورمەتم ڕەنگە تازە بەشداری خۆپیشاندان و ئەوانە بکان پێشتر بەشداری نەکردووە نەیزانیوەکەوە خەڵکی موسڵمان و پابندە بەردەوام ڕۆڵە بینێ ئاگادار نەبوو لە کەمپینەکان بووە وەک بڵێ ئەو بەسەر شتێکی نوێداکەوتوە بۆیە ئەو تەسەوڕەی بۆ دروستە بێ من هیوادارم وەک بڵێ ئەم کۆدەنگیە و ئەم تموحەنەتەوەیی کە باز دەکرێ گەشە بکە نابێ هەر ئەوەندە بەس لە شەقامەکاندا بە هەندێک تەپڵ لێدان و بەوە کێ قایمتر فیکەی لێدا ئەوە کورد پەروەرترە نامە خەتەرە قەزەی کوردی ئەمە بڕوامان وایە ئەبێ زۆر لەو فراوانتر بەرگری لێ بکەین و هەندێک شت هەیە کە دەبێتە ترند لە سوۆشیال میدیادا لە ماوەکانی ڕابردوودا بینیمانە بووکەڵەیەک بۆ بە ترند و هەموو خەڵک بەرزی دەکات و خۆمە قەزەیەکی نەتەوەی نییە ئەمە ترندێکە من هیوادارم ئەم جوڵانە گەورەی کە دروست بووە تەنها ترندێکی سوۆشیال میدیا نەبێ کە ئیشاڵڵا وانە بەڵکو ئەوە بێ کە لە ناخی ئێمە و خەڵکی تری ئیسلامی و پابندا هەیە کە دیفاعکردن بێ لە قەزیەنەتەوەی ئێمە تموحی گەورەترمانەیە ئوستاز ئەوەی کە دوێنێ پێیان دەوتن تیرۆرست نوچی ئێمە بینیمانەوە ئیتیفاقە کرێ هێزەکانیان تێکەڵ ئەو هێزانە دەکرێت کە پێی دەوترێ تیرۆرست نەخێر ئێمە فراوانتر لەوەش بیرەکەینەوە ئێمە ئاڵێ نەبێت دەوڵەتی کوردیمان هەبێ ئەبێ هەر چوار پارچەکە یەک بگرێتەوە مافە شەرعیەکانی میلەتی کورد دابین بکرێ ئەگەر تۆ هاتووی بە هەندێک وەک بڵێ چالاکی کە بڕات وایە هەموو قەزیە نەتەوەیەکە بەشداریکردن لەو چالاکیە کە ئەویش بە گرنگە زانین کاک دانیار وابزانی بەس هەموویەتی ئەمە خەتەرە لای ئێمە بابەتەکە زۆر لەوە فراوانترە و حەقی خۆیەتی هەڵوەستەش بکەین بەڕاستی ئەمڕۆ کارێک کراوە وەک جەنابەت ئاماژەت پێدا لە سوۆشیال میدیا تۆ ناوێری هەندێک پرسیار بکەیت ینی خەڵکێک ناوێرێت چونکە خۆشبەختانە ئێمە دەتوانین ئەسڵ من پرسیارم بۆ دروستە بێ ماوەی 10 ساڵە لە ڕۆژئاوا ئەو هەموو سەرچاوە سروشتیی وەکو نەوت و گاز لە خزمەتی بەڕاستی ئەو هێزە سیاسیانی ئەوێدا چیان پێکردووە بۆی ژێرخانێکی تۆکمە دروستکەن ئەمڕۆ قەزەی خۆیان دیفاع لێ بکەن من گومانم بۆ دروستە بێ کە بە دڵنیاییەوە بەرگری ناکەم لە ئەحمەد الشەرع چونکە گومانی تریشم هەیە کە بە ئاشکراش دەیبینین دەست لە پشدانی نێودەوڵەتی هەیە بووی بەڵام گومانم بۆ دروستە بێ کاتێک تۆ بێ بڵێ دژی ئەمم لەبەرەوەی ئیسلامیە بەڵام چەندین ساڵە ڕژێمێکی بەعسی عەفلەقی تۆ نەدوێراوە بەڕاستی وەک بڵێ داوای ناسنامەی خۆت بکەی ناسنامت نەبووە باشە بۆ ئەو کاتە دژی نەبووی بەس ئەمڕۆ ئەوێک کە سەر و ڕیشی هەیە وەگوتم من دیفاعی لێ ناکەم کە بڕوام وابێ ئەوە مۆدێلێکی ئیسلامیانە دێنێتە ئاراوە بەڵام ئەوێک کە سیمایەکی ئیسلامیانە هەیە لە بەروی سیمایەکی ئیسلامیانە هەیە تۆبی دژی بیت ئەمە جۆرێک لە دووفاقی دێنێتە ئاراوە و حەقی خۆیەتی من بپرسم باش ئەی بۆ جاران ئەمەد نەبوو یان با وێنەکە بێنینەوە بۆ باشووری کوردستان ئێمە دەبینین لە 16 ئۆکتۆبرە لە 150 خاکی هەرێمی کوردستان لە دەستدراوەرن فراوانتر لەوەی کە دەیبینین لەسەر شەقامەکان با کۆ ببینەوە بڕۆین ئەو خاکە داگیرکراوانەمان وەربگرینەوە بۆ لێرە لە باشووری کوردستان نیوەی خاکەکەمان لە دەست نەداوە بۆ ئەمە پێویستی بە دیفاعکردن نییە بەڵام بەداخەوە وەگوتم مەکینەیەکی گەورەی ئیعلامی خراوەتە گەڕ هەوڵ دەدات دەستکاری ئەم شوناسەن نەتەوەی و ئیسلامی ئێمە بکات
بەڵام ئەوەندەی ئێمە پێمان بکرێ ڕۆڵ دەبینین ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی میدیاکان دەبێ هەموو پێکەوە بەڕاستی کاریگەریمان هەبێت لە ڕوونکردنەوەی ئەوەی بە ئەنقەست لێڵ کراوە و دەبێ هانی هەموو کەسانەشە دەم کە بەشداری گرتبوونەوە و کۆبوونەوە جەماوەریەکان دەکەن کە بتوانن بە شێوەیەک هاوسەنگی ڕابگرن و ئەو گومانەی کە هەمانە لەسەریان نەیکەن بە حەقیقەت و بەداخەوە کە چەند ڕۆژێکە زۆر زەقتر بۆتەوە و ئینشاءڵڵا میلەتی کورد میلەتێکە لە ساڵانی ڕابردوو ستەمی لێکراوە حەقی خۆیەتی پشت بەخوای گەورە ئەگەر پابندیمان هەبێت لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام ئینشاءڵڵا خۆی گەورەش فرسەتمانەدا بۆ سەرکەوتنمان هەموو ئەو دەسەڵاتدارانە مۆدێلە جیاوازەکانی بیر و ئایدۆلۆژیای جیاواز و ئەمیلایەتی دەوڵەتی سەهیۆنیەت و چیان تاقی کردەوە ئەمەیان لی دەستکەوتۆ کێستایی بینی دەی با هانیان بدەین وەرن با هەموو پێکەوە بە سوودوەرگرتن لە ئاینی پیرۆزی ئیسلام بتوانین مافەنەتەوەیەکانیشمان بەدەست بخەین دەبینین دەوڵەتانی عەرەبی بەڕاستی جاهاندێکیان هەر بە ناویش بەهۆی ئەوەی ئیسلامیان بەکارهێناوە توانی ویانە دیفاع لە قوارەی خۆیان بکەن بەڵام ئێمە میلەتێکین 50-60 ملیۆنین هیچ نەتەوەیەکی تر نییە لە دنیادا بە 50-60 ملیۆنەوە 4 پارچە کرابێ لەت کرابێ نەتوانێت کۆبێتەوە بۆیە فرسەتێکی زۆر باشێ بەڕاستی ئێمە بە سوودوەرگرتن لەو شوناسە ئیسلامی کە هەمانە داوای مافەنەتەوەیەکانمان بکەین کەوا دەزانم ئەمە کۆدەنگێکی گەورەترمان بۆ دێنێتە ئاراوە هەندێک لە کۆمەڵگەی نێودەوڵەتی با بڵێن لە پابند بە ئاینی پیرۆزی ئیسلامیش دەکرێت کاتێک ئەم شونازە ڕاستەقینە ئیسلامی ملەتی نەتەوەی کورد ببینن هانیان بدا بۆەوەی پشتگیریمان بکەن بەداخەوە زۆر کارتی بەتاڵ و پوچەڵ تاقی کرایەوە بابین سوود لە کارتە حەقیقیەکە وەربگرین کە شوناسی ئیسلامیمانە ئینشاءالله زۆر باشە کاک باوەڕ ئایا جگەلەوەی کە بوونی ئەم تێکەڵی و هەروەها هێرشکردنە سەر ئاینی پیرۆزی ئیسلام دووبەرەکی دروست ئەکە ئایا ڕێگە خۆشکەریش نییە بۆ ئەوەی ئەو کەسانی کە دوژمنی ئێمە ئەمەش بکەنە هەلێک و بیقۆزنەوە بۆ ئەوەی زیاتر دووبەرەکی دروست بێت و کێشەی ناو خۆیمان هەبێت بەڵێ بە دڵنیاییەوە وەک ئاماژەمان پێدا ئێمە حەقی خۆیەتی گومان بکەین کاتێک کۆدەنگی نەتەوەیمان دەبینن فڕێدانی هەندێک لەو کارتانی دژایەتیکردنی ئیسلام کە دەزانن زۆرینەی میلەتی کورد موسڵمانە بە تایبەت لە باشووری هەرێمی کوردستان و ئێستاش بەڕاستی ڕاپەڕین و ناڕزایەتیەکان لە شەقام لە باشووردا هەیە بۆیە حەقی خۆیەتی ئێمە گومان بکەین لەسەرەوەی کە دەیانەوێ ئەم کۆمەلگایە شەق بکەن تووشی لێکترازانی بکەن خەریکە کۆمەلگا کۆ دەبێتەوە بەڵام ئەمە ئاشتی کۆمەڵایەتی و بەدەستهێنانی پشتیوانی نێودەوڵەتی بە تایبەت ئەو دەوڵەتە ئیسلامیانە بەڕاستی وا دەزانم بدەمان خاتە بەردەم مەترسیەکەی تر پشتگیریمان نەبێ ئێمە بینیمان ئەوانەی ئەوان پشتیان پێبەستە بوو لە لەحزەیەکدا فرۆشتیانن باشە تۆ ئەوە لەوێ فرۆشراوی لەم لا شەندێک دەوڵەتی ئیسلامی هەیە کە پێویستت بە بەدەستخستنی پاڵپشتیەکەیەتی بەم شێوەیە کە تۆ کۆمەلگا شەق بکەیت و جیاتی ئاینی پیرۆزی ئیسلام بکەیت ئەی کێ بەرگریمان لێ بکە لە ناوخۆدا کۆ دەبینەوە کۆدەنگ دەبین بۆی خۆمان بەرگری لە خۆمان بکەین هەر تۆ دێیتەوە شەقی دەکەیتەوە دێیت بیان و دەدۆزیتەوە بەلێدان لە ئاینی پیرۆزی ئیسلام بەحسا بانگەشەی پارێزگاری لە مافی نەتەوەیمان دەکەیت بە دڵنیایەوە دەبێ مافی نەتەوەیمان پارێزرا و بێ ئێمە خوێنمان بۆ داوە شۆڕشمان بۆ کردووە کەس و کارمان ئەو خەڵکە لە هەرێمی کوردستان ئاوارەی دیوە ڕوبەڕووی هەموو زوڵ مستەمێک بۆتەوە بە هەر بیر و ئایدۆلۆژیایەک بوو بێ لە ڕابردوودا ئەمڕۆکە نابێت ڕێگا بدەین بەڕاستی ئەو بیرە نامۆیانە بە شوناسی ئیسلامی نەتەوەی کورد بێنە ناوەوە وە کاریگەریان لەسەر ئەنجامەکان هەبێ و هەموو پێوەرێک لە دنیادا لەسەر هەموو هەڵسەنگانێک لە دنیادا لەسەر ئەنجامەکانی دەپێورێت ئێمە حەقی خۆیەتی بپرسین ئەنجامی ئەم چاوساغیە بۆ دەوڵەتانی داگیرکرد لە باشووری کوردستان لە دەستدانی نیوی خاکەکەی بووە لە کوردانی ڕۆژئاوا 10 ساڵە لەگەڵ هاوپەیمانان بەداخەوە شانیان لە شانی هاوپەیمانان گیر کردووە و ڕوبەڕووی هەموو ستەمێک بوونەتەوە دەبوو پاڵپشتی بکرێ بەڵام ئێستا دێن لە لەحزەیەکدا کەسێک لە پشتی ماڵتوەڕێک دێنن دەیکەن بە سەرۆکی وڵات و مافەنەتەوەیەکانی تۆژۆک و خۆی دەمێنێتەوە تەنانەت ئەو شارانەی کە کورد بە خوێنی ڕۆڵەی کورد گیراون ئەمڕۆ تۆ بێ بە ئیتیفاق دایبنیت ئاخر حەقی خۆیەتی ئێمە بەڕاستی هەڵوەستە لەسەر ئیتیفاقەکانیش بکەین بزانین ئەمەی کە بە خوێنی ڕۆڵەی کورد بەدەستێنراوە تۆ لە لەحزەیەکدا دەی هەموو ئەو سەرچاوە گرنگانەی کانزا و نەوت و غاز و خاڵە سنووریەکان تەسلیم مەکەیتەوە چۆڵی دەکەی دواتر دێی لە منتیقەیەکی بچووکدا خەریکی بەرگریکردنی هەموو شۆڕشەکەمان لێ دەکەی بەوەی بەرگریت لەو خاکە کردو ئەمە حەقی هەڵوەستەیە ئەگەر لە ئێمەی ئیسلامی کوردی بپرسی ئەڵێن دەبوو دیفاع بگرێت لەو خاکانەی کە پێشتریش ئێمە ڕزگارمان کردوون و بۆ تۆ بە بەشێک لە خاکی هەرێمی کوردستان بەڵام تۆ ئەمڕۆ دەیت
اتفاقت کردووە خاکەکە تەسلیم کردو ئەگەر من بێم ڕەخنت لێ بگرم بڵێ وڵات تۆ دژینەتەوەکەیت آخر زۆر سەیرە تۆ بێ محاسبەی قوربانی دەکەیت بەس جەلادەکەت لەبیر کردووە ئەمە پێمەڵێ تۆ بەکارهێنراویت ئەمە گومانم بۆ دروستەکە لەسەر شۆڕشەکەت دەبێت تۆ چاوکراوەتر چاو ساختر بیت بزانی کێ قوربانی ئەو ئێمێن قوربانی لە هەموو ناوچەکان ئەو ڕۆڵەی کووردە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ بە شەیدکراوی دەگەڕێنرێنەوە بۆ خانەوادەکانیان بەڵام لەو لاشەوە تۆ دیت لە ژوورێکی داخراو بە کۆبوونەوەی 12 نەفەر کە بەرژەوەندی گەورەی بازرگانی نێودەوڵەتیان هەیە لەگەڵیان نیوەی زیاتری خاکی هەرێمی کوردستانی تەسلیمەکەیتەوە ئەم خاکەی کە بڕیار بوو کۆ ببێتەوە بۆی پارچەکانی لە یەک بداتەوە بەڕاستی ببێ بە دەوڵەتێکی کوردی تۆ دەیت لە دەستی دەدەیت و دواتر لۆمەی منەکەیت بەڵام کاک باوەڕ زۆر سێرچم کرد بۆ ڕیفراندۆم کاتی خۆی کە ڕیفراندۆم کرا خەڵک کۆ بوویەوە یعنی بە دەگمەن و هێزەمنیەکانی من بیرمان نیان ئەهێش جگە لە ئاڵای کوردستان ئاڵای حیزب بوو لە ئەنی دیکە بەکاربێنێ بەداخۆ بە شەڕ ڕۆژی ڕابردووە بینیمانانی ئاڵای حیزبی دیکە ینی کەسی دیکە وەکو ینی زاڵبوون بەسەر ئەم خۆپشاندان و گرتبوونەوەیە خۆی وێ نائکرد و ینی خۆیان نمایشە کرد بە چەندین ئاڵای جیاواز و ڕەنگا و ڕەنگ بینیمان دیارە ئەمە تا چەند خەتەرەیە تا چەند ینی کاریگەری ئەبێت بۆ چەند جوان بوو لە ریفراندۆمە بینمە هەمووی ئاڵای کوردستان بوو بەڵێ ئەوە یەکێک لە سەروەریەکانی کۆدەنگی کوردی لەو ڕۆژانەدا هەڵکردنی ئاڵای کوردستان بۆ بەتەنها بەس ئەمەی ئەمڕۆ وەک جەنابەت ئاماژەت پێدا ئاڵای هەندێک حیزبی ناوچەکانی تر بەشەکانی تری هەرێمی کوردستان دەبینین لە خۆپیشاندانەکان دووشتوان پێ دەڵێ یەکەم هەوڵێک هەیە بۆ ئەوەی هەندێک حیزب بکرێن بە پێشڕەوی ئەو خۆپیشاندانانە کە ئەمە دژبەرە لەگەڵ ئەو کۆدەنگە کوردی هەموو هەوڵمان بۆ داوە ئەمە وەک بڵێ ئەو کۆدەنگە بەتاڵەکاتەوە بەداخەوە بە دیوێکی تریشا پێمانەڵەیە بەداخەوە هیوادارم ئەمەیان نەبێ خەڵکێک لەو خۆپیشاندانانن ئەسڵەن نازانن ئەمە ئاڵای کوێ هەڵیان کردووە ئەمە زۆر جێ هەڵوەستەیە ئەبێ بەڵێ ئەبێ گەنجی کورد خەڵک لە هەرێمی کوردستان ئەوەندە و شیاربی ئەمانە لێک جودا بکاتەوە بۆ ئاڵای حیزبێکی سیاسی لە ڕۆژئاوا لەگەڵ ئاڵای حیزبێکی سیاسی لە باشوور فەرقی چییە کاتێک تۆ ئاڵایەکی حیزبی دەبیتە خۆپیشاندانەکان گومان دروستەکە لەسەر ئەو کۆدەنگی کورد بەڵکو دەبێ جارێکی تر هانی هەموو لایەنەکان دەدەم ئەوانەی کە پێکەوە بەشداری خۆپیشاندانەکان دەکەین بەس ئاڵای کوردستان بەرز بکەینەوە دەزانم وردە خۆپیشاندانەکانیش وەک بڵێ بەرەو کۆتایی دەچن لەبەرەوەی دوێنێ و پێرەبینیمان ڕێککەوتنێکی تر هاتووەتە ئاراوە هیوادارم ئەو ڕێککەوتنش بگاتە شوێنی خۆی و پێشێل نەکرێ تیایدا مافەکانی کوردیش پارێزراو بێ بەڵام بە دڵنیاییەوە دەبێ کورد لە هەر کوێ دڵخۆش بوو بە کۆدەنگی تەنها ئاڵای هەرێمی کوردستان بەرز بکاتەوە کە ئەم ئاڵایە بریتێ لە شوناسی ملەتی کورد بە ئایدۆلۆژیا جیاوازەکانەوە جایتر ئەگەر هەر کەسێک چەپە و ڕاستە کاتێک تۆ ئاڵای کوردستانە و کاتە پێمانەڵە تۆ لەژێر چەترێکی قەزینەتەوەیدا کۆ بوویتەوە بەکار نەهێنراوی چاواشە نەکراوی بۆیە فرسەتێکی زۆر باشە پشت بەخوای گەورە بتوانین بە کۆدەنگی لە سایی سێوەری ئاڵای کوردستان و لەژێر چەتری بەرزی تەوحیدی لا إله إلا الله محمد رسول الله دیفاع بکەین لە قەزینەتەوەیمان و بتوانین هەموو پێکەوە ئیشاڵە ئەم نەتەوەیە و ئەم تموحە گەورەی ئەم نەتەوەیە کە دەبینین لە ناخی هەر تاکێکی کووردا جۆرێک لە گڕوتینە هەیە بۆ گەشانەوە و بۆ بەدەستخستنی دەوڵەتێک ئێمە دەچینە وڵاتان بەسەری بەرزەوە بڵین ئێمە نەتەوەی کوردین ئەو نەتەوەی کە خاوەنی سەلاحەدینین ئەو هەموو پێشەوا گەورەی وەکو پێشەوا قازی محەممەد و هەموو ئەو پێشەوا گەورانە تەنانەت بەڕێز مەلا مستەفای بارزانی کە ڕۆڵی گەورەیان بینیوە هەمویان لە مێژووی کووردا دەبێت دیفاعی لێ بکەین و هەروەها ببێتە بەشێکی گەورە لە شوناسی ئێمە لە هەر شوێنێک شانازی بە کوردایەتیمانەوە بکەین بە ئیسلامەتیمانەوە بکەین کۆتایی بێنین بۆ پرسیارەی پێمانەڵەن پێش ئەوەی کوردبی ئیسلامی پێش کاکێمە بڕوامان وایە ئەگەر تۆ بە منەڵی کامیان پێش کامیانە ئەمە دووشت نین بەراوردیان بکەی بەرامبەر یەک بڵێ کامیانت پێش کامیان دەوێت چۆن منداڵێک خاوەنی دایک و باوکە بەمە دەبێتە خاوەنی خێزان ئێمە خاوەنی ئاینی پیرۆزی ئیسلامین و نەتەوەی کوردین پێکەوە ئەم هەموو پێکەوە ئەم خێزانە جوانە ئیسلامی کوردیەمان بۆ دێنێتە ئاراوە کە لە هەر کەس باشتر دەتوانێت دیفاع بکە لە قەزیێنەتەوەی خۆی و معاملە بە قەزیێنەتەوەی خۆیەوە ناکاو نایفرۆشێت دەستخۆش سپاس بۆ باوەڕ ئەحمەد چالاکوانی کۆمەڵی مەدەنی کە لەم تەوەر لەگەڵمانەوە سپاس دەکەم خۆ بەخێر بێ دەستخۆش